بناوی خدای گەورە مهرەبان ئامادەبوونی هێژە و قەدرگران خوشحاڵم لە ئامادەبوونی هەمولایەکتان و خوشحاڵم لە کردنەوەی هۆتێلی رادیسن بلو لە جیای کوڕەک وەکو بەشێکی تەواوکەر بەشێکی گرنگی ئەم پرۆژەی کوڕەک کە لە ساڵی 2010 بەردی بناغی بۆ دانرا. ئەم پرۆژە لە سەردەمێک بیرۆکەی لەلای کاک سیروان پێشکەش کرا. بەحقیقەت زۆر کەس گومانیان هەبوو پرۆژەیەکی سەرکەوتوو بێت، بەڵام هەوڵی جددیدا و لەو وەختەوە تاکو ئێستا دەبینین کە بە هەزاران خەڵک لە کوردستان و عێراق و دەرەوەش سەردانی ئەم ناوچەیە دەکەن، شاخی کوڕەک دەکەن. بەڕاستی جێی دەستخۆشیە، سوپاسی کاک سیروان دەکەم، هەروەها سوپاسی دارین گروپ دەکەم کە توانیان برەندێکی جیهانی وەکو رادیسن بلو بێنن بۆ کوردستان و لێرە لە جیا سەرکێشەکانی کوردستان بتوانن ئەم جۆرە هۆتێلە دروست بکەن. ئەمە نیشانەی ئەوەیە کە خەڵکی کوردستان نەک تەنیا ئازایە لە بەرگریکردن لە خۆی لە شاخەکان، بەڵکو دەتوانێت ئەم شاخانە بۆ گەشت و گوزار و خزمەتی هاوڵاتیان و ناساندنی سروشتی جوانی کوردستان و مێژووی جوانی کوردستان بە خەڵک بەکاربێنێت. هەروەک دەزانم کوڕەک جیایەکە کە سەدان داستانی لێ تۆمار کراوە. ئەم حەوزەیە، ئەم دەڤەرە مەڵبەندی شۆڕشی ئەیلول و گوڵان بووە. ئێرە بارەگای بارزانی لێ بووە. ئەمە ئەو شوێنەیە کە مێژووی دروست کرد، ئەو شوێنەیە کە ئێستا لە سای سەری خەباتی ئەوان و شەهیدان و پێشمەرگەکان دەتوانین لە شوێنێکی وا ئاهەنگ بگێڕین و بیکەین بە شوێنێکی گەشتیاری، جێخۆیەتی سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدان دابنوێنین و سوپاسی پێشمەرگە قارەمانەکان بکەین کە بەرهەمی خەباتی ئەوان ئەمڕۆی دروست کردووە. ئەم ناوچەیە ناوچەیەکی گرنگە لە ڕووی جوگرافیەوە، لە ڕووی سروشتیەوە، لە ڕووی مێژوو و خەباتی هەموو کوردستانیەک، هەروەها لە ڕووی پێکەوە ژیانی ئاین و نەتەوە جیاوازەکان. سەربەرزین کە کوردستان هەر شوێنێکی تایبەتمەندیەکی خۆی هەیە و ئێمە لە بەرنامەی حکوومەتدا بەرنامەمان ئەوەیە کە هەر شوێنێک تایبەتمەندی خۆی پارێزراو بێت و گرنگی پێ بدەین. ئەم شوێنە زۆر جێگەی سرنجڕاکێشی هەیە، شاخی جوان و تەبیعەت و ئاوی سازگار و تابلەی جوانی زۆری تێدا. بۆیە پێویستە ئێمە تاکو بکرێ پرۆژەی گەورە لەم دەڤەرانە زیاد بکەین. لە پێشمانە ئینشاءالله بەرنامەی زۆر باشمان هەیە بۆ ئەوەی پرۆژەی زۆر گەورەتر لەم دەڤەرە دروست بکرێت. یەکێک لە پرۆژە هەرە گەورەکان لەسەر ئاست و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا ماستەر پلانی بۆی ئامادە کراوە کە لەم دەڤەرە دروست دەکرێت و ئەویش دەبێتە یارمەتیدەرێکی زیاتر بۆ ئەوەی شوێنی گەشت و گوزاری بۆ هاوڵاتیانی کوردستان زیاتر بکرێ، هەروەها بۆ هاوڵاتیانی تری عێراق کە لە هەر شوێنێک بیانەوێ بێن سەردانی کوردستان بکەن، بێن لێرە سوود لەو پرۆژە خزمەت گوزاری و گەشت و گوزاریانە وەربگرن. هەروەها ئاواتمان ئەوەیە هیواخوازین کە خەڵکی تریش، خەڵکی گەشتیاری بیانیش لە دەرەوەی عێراق و هەرێمی کوردستان بتوانن بێن سەردانی ئەم جۆرە شوێنانە بکەن و بۆ ئەوەی ئاسانکاری بۆ هاتوچۆ و ئینانی گەشتیاری بیانیش بکرێ. ئێمە هەڵمەتێکی گەورەمان دەست پێ کردووە لە دروستکردنی ڕێگەوبان و گەیاندن و ئاسانکاری بۆ خەڵک هەر لەو ڕۆژەی کە داخلی وڵاتەکەمان دەبێت دێتە فڕۆکەخانە و تاکو دێن لێرە لە هۆتێلێکی وەکو ئەمە نیشتەجێ دەبێت. هیوادارم جگە لەوەی کە خەڵک چێژ لەم جۆرە شوێنانە وەردەگرێت، ئێمە بتوانین مێژووی خۆشمان بە خەڵک بناسێنین. ئەو خەڵکە بیانیە کە دێنە ئێرە ببینن کە ئێمە چ جۆرە نەتەوەیەکین،
چیمان بەسەر هاتووە و ئومێد و ئاواتمان بۆ داهاتوو چییە؟ ئێمە سوود لە مێژوو وەردەگرین، بەڵام هەمیشە چاومان لەوەیە کە وڵاتێکی خۆشتر و گەشە سەندووتر و ئاوەدانترمان هەبێت. بۆیە من دەستخۆشی لە هەموو وەبەرهێنەرێک دەکەم کە بە جدی کار بۆ ئاوەدانی وڵاتەکەمان دەکات. جارێکی تر سپاسی ئامادەبوونی هەمووتان دەکەم، هەر سەرکەوتوو بن، کوردستانمان هەر ئاوەدان بێت.